وهموش تكاني كبال مانكر وقولتي عنفيش أويا برزان عنفي اقتصادي كي كوتم حلمان كردن يجنان لأسي سياسة لبروا بأبرو كردن أبرو يجنان برزان نكروا ورأيسا من مقالية كنوسين كومنت كنوسين لبروي كلبروي هيج قيم يكنيا وهيج سانسور يكنيا وهيج يكنيا هزاران كومنتي ناشرين كوي بدل يكي كنبه كواتا ما تشولي يكن واولي يكن لهمو چالاكي لهمو بجداري كرنيكي سياسي تو لهمو بيشكوتني تو ديان حسابك مقاليك ننوسين ديان حسابك رأيك سياسي خو ننوسين ديان حسابك بلاماري نيريا او قرتنو تهديد كردن وشت بخلا اولا بلام تشكاندني سمعتت تاد يكز برواكيكا دكز ضد وسيتو شوار اونيكا شتي بو دروسكري لبرو بزانن جنان عنفي سياسي تفوزايكي سياسي دروس كردو شباشكشيكي لا جنانا دروس كردو باشا يسي ما حرب قانون ويتم زواج مبكر ورن اما شي ما بو دروس بو تازه بتازه فقي جعفري رقبه زواجي من علامه اما تشعبرو بالدنيا سياسيه لبر وجياني اجتماعي كجديدين وجياني سياسي كش لبر مصلحتي كومالي اشخاصي كيكا امر روشيع كان وينكن سبيني زواجي مسياري انواع واشكال زواج هربو بهين خوان دين سنه كان جماعه تشتد بوين نوي اما كردي دوري لو والله كان يقن يك سياسه تكلاويكته هاوسرگيريته بدأ يوم ندي بريشكي أو كارثات عنش ولا تكيتو هريما كيتو شكلته لبروا جورتين كارثات كي كمان كوتا يقسكان بدور فيزيكا أيام لبروي كيما هيج أنت حديانة شو المواجهات به والله أمانة بس بوتش على كيو بلوتانو باوربونا بما ضم بابته وهذا من السيديش دابا عندي كوستيجا من البداية يفهموا ولا خوش يفهموا ولا فرودي يفهموا سيركم جن شان جورة شان رولك جورة دينجي هي براستي وهكذا شولا شوني خوي السيدة بابتك أم صمام رزان بابتك حلبت لشوات شيوي بس نوي نيوان لشبيدانو رولي جنان حلبت شعراوني هلا كونفرانسي شعراني جنان نوضغطي جنان ياسایەکی تایبەتمەند بۆ تاوانە ئەلکترۆنیەکان دیاریکراوە. طبعا ئەو یاسایە گرفتی زۆرێک کە گەشتەکان ئەوەیە کە هاتووە 12 شێوە لە شێوازەکان بڵم 14 شێوە چەکەورتیکەینەوە لە چوار شێوەی ئەو یاسایانی کە بعد ئەو توتیژانی کە لە بواری ئەلکترۆنیا بەرامبەر ژنان بەکارهێنرێ هەر هەموو بۆ کردوێتەوە بە هەمووش یەک سایگۆداناوە. على أساس هذه القوانين التي تجعلنا نتجنب هذه الوقائع في المستقبل. زۆر باشە ئێمە هەموو ساڵانە هەموو ساڵێک لەم هەڵمەتەیە بەشداریەکەین و دایمە جا بەشداریمان کرد بێ بە ورکشۆپ بێ بە پانێڵ بێ بە سیمینارات بێ جاروای بۆ چەند ڕۆژێک بەردەوام بووین ئەم ساڵ پانێڵێکمان هەبوو بە بۆنێم هەڵمەتەوە من و دکتۆر مستەفا کە ئەو لەسەر ئەو لە پەرانی لەسەر بەردەمی پەرەبێدانی بەردەوام بوو بابەتەکەی من لەسەر توندوچیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی و سیاسی بوو وەکو خۆشتان دەزانن کە هەڵمەتەکەی ئەم ساڵ زیاتر تەرکیزکردن لەسەر فێ ڕقمی یان ئەو بڵین ئەو توتونتوژی ژانەی کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئەکرێت وە زیاتر من چەختم کرد لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکە و لایەنە سیاسیەکان کە لەو واقعەیەین لەو بارودۆخیان کە ئێستا کۆمەڵگاکەمان بە تایبەتی هەرێمی کوردستان و عێراقیشی پیاتیا پەڕێ کە ژنان بەڕاستی بەڕۆڕی گەورەترین دووهیشتی ژیە بنەوە لەسەر هەردووە ئاستەکەیە کە ئەمە گەورەترین کاریگەری هەیە بۆ پاشەکشەی گەشەپێدان و بەردەوامی ژنان لە کار و چالاکیەکانیانە و بۆ یەکە ڕۆڵی کاریگەریان هەبێت لە پێشقسنی کۆمەڵگە هەموو ساڵێک لە کۆلیجی خۆمانیکەین ئێمە زیاتر بۆ ڕوویەکی ڕیکلامی و علامیان بەس بۆ مناسبەکە نییە ئەوەی کە زیاتر بەلامانەوە گرنگکە پەروەردەی خوێندکارەکان و من خودی خۆم وەکو چالاکی دەرزەکانیشیان یعنی حسابیان بۆ بکەم لەگەڵیانە لەبەرەوە تەرکیزی ڕئیسیمان لە زیاتر لەسەر خوێندکارەکانمانە کە بەشداری
بکەن چونکە ئەوە هەم وەکو پارێزەرێک و هەم وەکوەوەی کە تاکێکی کە گەورەترین ڕۆڵی کاریگەریانە بێ جا لە هەر ئاستێکا بن جا لە دەرگاکانە بن لە کۆمپانیاکانە بن لە ژیانیانە ئینشەڵا لە سیاسەتە لە پەرلەمانە لەژنە چۆن تاکێکی تەندروست ئێمە دروست بکەین بەڕاستی ئەوانەی کە تازە یەکەم جاریان بیگوێن بن لەگەڵ مەگەر خوێنکاری پۆلی یەک بن یان ئەوەی کە چکە ئێستا تازەیەوە 2 هەفتەیە خوێنکاری پۆلی یەکمان هاتوون دەوامەکەن ئەگینا ئێمە هەموو ساڵی خوێنکارەکانمان و تەنانەت من خودی خۆم ئیجباریشیانەکەم کە بێن بەشداری بکەن لەبەرەوەی ئەمەم قسەکردنانمان بۆ خوێنکارەکانە ئمە خۆمان لەو مۆزوعانە بووینێتەوە بە توێژینەوە بێ بە قسەکردن بێ بە نووسین بێت بەم شتانە بێت بەڵام تۆ پێویستە بە قسەکردنی بەردەوامە بە هیواداین بۆ خوێنکاری کۆلێجەکانی کەش هەرچەند ئێمە مادێکمانەیە وشیاری یاسایی کە بۆ کۆلێجەکانی کە بازەکرێ بەڵام خۆزگە بکرایەوە سێکێکیش لە مامۆستاکان منهەجێکی کامل هەبێ کە لە هەموو کۆلێجەکانە و لە هەموو ئاستەکانە کە بوترێتەوە کە بۆ ئەوی لەم جۆرە توندوتی ژیانە هەم بزانی چۆن بەرەنگاریش بۆ بێتەوە هەم بۆی بزانی چۆن خۆتی ژەپارێزی